خۆی دەزانی ئێمە پێشتر پارتی بەرنامەی هەبوو لەگەلانەکان فراکسیۆنی کوردستانیمان هەبوو لە بەغدا پارتی وێکەتی پێکەوە تا 2009 سیستەم گۆڕا اینجا جیابوونەوە واتە ئەزمونێکمان هەیە ئەزمموی پێکەوە ئەزمموی یەکڕێزی و دواتر سیستەم وای کرد بە سیستی لیستی کراوە ئەوە وای کرد پارتی بەجیا و یەکەتی بەجیا بێن بەشدار بن ئێستا لە دوای ئەم سیستەمی هەڵبژاردن پێویستێک لە بەغدا هەیە پێویستێک هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ لانە سیاسەکانی کوردستانی کە پێکەوە بن لە بەغدا لەبرەوە لە بەغدا لە ناو پەرلەمانی عێراقیدا بەڕاستی هاوکێشەکان گۆڕاوێن فراکسیۆنەکان گۆڕاوێن سنە حزوری زیاترە شیعەکان خلافاتی زۆریان هەیە لەسەر شێوازی حکمڕانی وایە دەرفەتەکە بۆ کورد بتوانین پێگەی خۆ بەهێز بکات و دەستکەوتەکانی دستوری هەرێمی کوردستان بپارێزێت. ئێمە مەسەلە پێشبینینە ئێمە پەیوەندی پارتیمان لە بەرنامەدایە پەیوەندی لەگەڵ هەمویان بکرد ئەوەی کورسیان هەیە ئەوە کورسیاش نییە ئەوش گرنگن لاانی سیاسینە پێویستە یعنی ئەو دیالوگەی ئێمە باسی دەکەین لەگەل لاانە شیعەکان لەگەڵ لاانە سونەکان لەگەڵ کوردستانیان لاانە کوردستانەکان پێویسترە ئێمە نیشتیمانێکمانە ئێمە کیانێکی دستوریمانەیە ئەمە ماڵی گەورەی هەمومانە ئەم ماڵە پێویستی بە هاودەنگی و کۆدەنگی و یەکرەزی هەمومان یەکێتی هەمیشە گرنگە ینی بەتایبەتی پارتی و یەکەتی و گۆڕان بزوتنەوەی گۆڕان ڕاستە کورسی نینەوە بەس لای ئێمە هێزێکی سیاسی سەرەکیە بەشدارە لە حکومەتدا شەریکە لە حکومەتدا ئەمە هەمووی گرنگم پێکەوە لەگەڵ لانی تر لاانە ئیسلامیکان زۆر گرنگن لە پرۆسەدا بەشدارێکی باشیان نەوەی نوێ فاکتەرێکی نوێیە لە مەیدانی سیاستدا لە هەرێمی کوردستاندا پەرلەمانتاری نوێیان هەیە نۆ کورسی زۆرە گرنگە ئەوانش ڕۆلی خۆ ببینن لە ناو ئەو چارچێوەی هەمانگیە هاوپەیمانیە کە ئینشاءڵڵا بەسەرکەوتوی دەچنە بە چەندی جارە ئەزانی چۆن داوای هیچ پلە و پۆستمان نەکردووە داوای هیچمان نەکردووە داوای هیچیش ناکەین ئەو بابەتە دوای ئەوەی ڕێککەوتن لەسەر بەرنامەی یەکرێزی کوردستانی بەرنامەی هەمانگی کوردستانی دوای ئەوە مەسەرەی پلە و پۆستێت پلەی یەکەم بەرنامە دێت ڕێککەوتن لەسەر بەرنامە خاڵەکانی بەرنامە ئامانجەکانی بەرنامە کوردستانی پێشتر مەسەلە هەنە لە دستور یەکلایی کراوە هەنە پەیوەستن بە دانوستاندن نێوان هەرێمی کوردستان و بەغدا پێویستە ڕێک بخرێتەوە دووبارە ڕێک بخرێتەوە چۆن ڕێکڕێتەوە بە لێک تێگەشتن بە دیالوگێک بەڕاستی ئەو ئەزمونەی لە دەستی لاانە سیاسەکاندایە بەشی ئەوە دەکەتن ئێمە لەسەر ئەوەدا ڕێککەوین. ئەمە زووە جارێ باس لێ ناکرێت باس لە بەرنامە دەکرێت اینجا باس لە پلەپۆز دەکرێت من دووبارەم کردەوە ئەوە هەموو پێشبینینە هیچ مەسلەیەک لەمانە یەکلایی نەکراوە گفتوگۆش لەسەر نەکراوە جارێک گفتوگۆ لەسەرەوە نەکراوە سەر و کۆمارکی بیت لە چ لایەنە بیت هەمیشە گوتۆمانە سەر و کۆمار پشکی کووردە بۆ کورد دەبیتن و ئەو لانی سنیانە ئەوەی داوا دەکەن بۆ ئەوان بیت ئەوە نەریتەکە ئەو نەریتەی سیاسی عرفی دستوری لە عێراقدا ئەوەیە بۆ کووردە و بۆ کورد دەبیتن بەڵام بۆ کێ دەبیت چۆن دەبیت ئینشاڵڵا کەسێکی وا بچیتە بەغدا کە بتوانیت خزمەتی دۆزی کوردزی بکەن. پارتی دیموکراتی کوردستانی تۆمەتبار کرد بە قشنی گەریلاکاریان بۆچی پارتی دیموکراتی کوردستان تا کوسیش وەڵامێکی جدی بەیاننامەکانی پاکەکە و هێزەکانی پاراستنی گەلی هەپەگەی نەبووە پارتی وەڵامی نەبووە چونکە پارتی کەسی نەکوشتووە نەگریلەکانی کوشتووە نەگریلەکانی دەکوژیت نەپێویستی بەوە هەیە ئەو پێکدانە دروست بێت بینی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان و بینی گریلاکان ئەو پرسە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵام دەدات وەڵام نادات و ئەو پەیوەستە بەوانە پارتی دیموکراتی کوردستان حزبێکی سیاسیە و لە ناو پەرلەمانی کوردستان و لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆلی خۆی هەیە. من هیچ وەڵامێکم بۆ پرسیارە نییە. نەوەی نەخشە ڕێگەیەکی نازانم بینی و تا
یانە ئەو نەخشە ڕێگەی چ قسەیەکتان لەسەری هەیە سەبارەت تۆ باس پارتی ئامادەیە بۆ کێ؟ هەموو نەخشە ڕێگایکردنەوەی نوێ هەیەی داواکارانیەتی ئێمە پارتی کراوەیە بۆ گفتوگو لەگەڵ هەموو لانی سیاسی پرسەکە پەیوەست بیت بەوەی کە چۆن پێگەی کورد لە بەغدا بەهێز ببیتن پارتی کراوەیە هەموو بەرنمەیەک هەموو نەخشە ڕێگایەک ئێمە بە هەند وەردەگرین و ڕێزمان بۆ ئەو لانەنە هەمویان هەیە ئەوەی ئەزمموی هەیە ئەوەی نەخشە ڕێگای هەیە ئەوەی بیرروکەی هەیە هەموو ئێمە خوازیاری ئەوەینە لەگەڵ هەمویان بەردەوام بین جۆ لە یەکتر بگرین بۆ ئەوەی بە مستی ئەوەی بتوان